تەنها لە ساڵی 2018دا زیاتر لە 5,000 کەس لە هەرێمی کوردستان تووشی نەخۆشی شێرپەنجە بووە. وەزیری تەندروستی هەرێمیش دەڵێت هەوڵ دەدەین هەموو ئەو کەم و کوڕیانەی پێشووتر هەبووە لەم ساڵدا چاچی بکەین. ڕێکەوت حەمەد ڕەشید وەزیری تەندروستی هەرێم لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان 5680 کەس دوای پشکنین دەرچووە کە نەخۆشی شێرپەنجەیان هەیە. ئاشکراشی کرد ئەو ژمارەیە بەراورد بە ستانداردی جیهانی کەمترە. لە ساڵی 2018 لە جیهاندا زیاتر لە 18 ملیۆن کەس تووشی نەخۆشی شێرپەنجە بوونە، واتە لە هەر 100,000 کەس 200 کەس توش بووە، بەڵام لە هەرێمی کوردستان ئەو ژمارەیە کە توش بووە لە هەر 100,000 کەسێک 105 کەسە، ئەمەش لە ستانداردی جیهانی کەمترە. لە هەرێمی کوردستان لە ساڵی 2018 5658 کەس تووشی شێرپەنجە بووە، واتە دەگاتە 105 کەس. واتە ئێمە ئەگەر مقارنەمان بکەن بە جیهان، ئێمە لە ژێر ستاندەردە جیهانیەکانەوە. لە 150 نەخۆشیەکانی شێرپەنجە دەکرێت پێشگیریان لێ بکرێت و خۆمانی لێ پاپارێزین بە پابەندبوون بە شێوازێکی ژیانی تەندروست. ئەمڕۆ چواری ڕۆژی جیهانی شێرپەنجە 4 شوباتی هەموو ساڵێک کە بە ڕۆژی جیهانی نەخۆشی شێرپەنجە دیاریکراوە، ئەو نەخۆشەی کە بە بکوژی سەرەکی مرۆڤ لە جیهان دەناسرێت. لەم ڕۆژەشدا بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێر هەڵمەتێکی بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشیەکە ڕاگەیاند و 50 ڕزگاربووی لە نەخۆشیەکەش خەڵات کرد. بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێریش دەڵێت مەبەستمان لە ئەنجامدانی ئەو چالاکیە بەرزکردنەوەی ورەی توشبوانی شێرپەنجەیە. ئەم ڕۆژە پەیامێکی گەورە و گرنگە بۆ خێرخوازان، بۆ هەموو ئەو کەسانەی کە دەستی هاوکاری و هەماهەنگی دەکەن لەگەڵ حکوومەتدا، چونکە هاوشێوەی هەموو وڵاتانی پێشکەوت و وڵاتانی دەرەوە بە تایبەتی وڵاتەکانی ڕۆژئاوا کە ئەرچی شێرپەنجە لە ڕوبەڕووبوونەوەی هەم لە پرۆگرامەکانی خۆپارێزی تا دەگاتە چارەسەری و هەروەها هاوکاریکردنی نەخۆشەکان تەنها ئەرچی حکوومەت نییە، بەڵکو هاوڵاتی خۆی ئەوانەی کە لە توانایاندا بێت لە ڕێگەی خێرخوازان، لە ڕێگەی کۆمەڵە و ڕێکخراوەکانی خێرخوازی، لە ڕێگەی سندوقەکانی خێرخوازی ئەوە هاوکار و پاڵپشتی حکوومەت دەبن. لە هەرێمی کوردستان 6 نەخۆشخانەی تایبەت بە چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجە هەیە. ساڵانە ژمارەیەک لەو نەخۆشانەی کە لە کوردستان چارەسەریان نییە دەنێردرێنە دەرەوەی وڵات. بەڕێوەبەری سندوقی شێرپەنجەش دەڵێت هەوڵ دەدەین تەواوی پێداویستیەکانی چارەسەرکردنی ئەو نەخۆشیە لە کوردستان دابینکەین بۆ ئەوەی چیتر نەخۆش بۆ چارەسەر نەچێتە دەرەوەی کوردستان. هەر نەخۆشی شێرپەنجە چارەسەری پێویستی لە هەرێم نەوت بێت، چارەسەری بۆ کراوە و دەکرێت لە دەرەوەی وڵات بە زۆرێک زیاتر لە 3500 نەخۆش بە مەبەستی چارەسەرکردن ڕەوانەی دەرەوەی وڵات کراوە. هەروەها لەسەر بودجەی سندوقی شێرپەنجە ئەم پرۆژانەی ئەنجام دراون و ئەنجام دەدرێن لە ساڵی 2019. یەکەمیان تەواوکردنی سەنتەری نەشتەرگەری چانی مۆخی ئەسک لە نەخۆشخانەی نانەکەی لە هەولێر، دامەزراندنی ئامێری سێمی لینیاک لە سلێمانی بە بژمەی زیاتر لە 9 ملیار و نیو کە دەبێتە ئامێری سێم لە شاری سلێمانی، دروستکردنی سەنتەری چارەسەری تیشک لە پارێزگای دهۆک. هۆکاری زیادبوونی شێرپەنجە لە جیهان پەیوەستە بە شێوازی ژیانی ناتەندروست و جگەرە کێشان و مەی خواردنەوە و مانەوەی کاتێکی زۆر لە ژێر تیشتی خۆر و وەرزش نەکردن و مادە کیمیاویەکانی وەکو بەنزین، پیسبوونی کەش و هەوا و خواردن و خواردەمەنی پیسیش چەندین هۆکاری دیکەن. هاوکات باشترین ڕێگاش بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکە خواردنی میوە و وەرزشکردن و خواردنی تەندروستە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.